وەکهەڤی 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 ئەوە کو دەما زارۆکên کورد وەک زارۆکên milletên serdest bi zimanê xwe bêtin perwerdekirin. ئازادی 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 ئەوە کو کورد bi çand û zimanên xwe rêvabiriya xwe hildin destê xwe li Sûriyê. ئەولەکاری 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 ئەوەیە کە هیچ کوردێک لە سووریا لە ژیانی ڕۆژانەی خۆیان لە مخابرات نەترسێت. دموکراتی دیموکراتی دموکراتی دەموکراسی دموکراتی دموکراتی ئەوە دەما کۆ پارتیên کوردان jî li Sûrî karibin beşdarî helbijartinan bibin. دادمەندی 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 داتمەندی دادمەندی ئەوە دەما کوردێکی زیژی کاربێ لە سووری ببێ سەرۆکێ دەوڵەتێ. ji bo ev pêk werin piştgirtiya şoreşa li Sûriyê bikin.